لە هەولێر و دووگستان و بۆ کەرکووک بۆ من کەرکووک ڕۆژاوا بوو. کەرکووک ڕێچکەی ژیانی بە تەواوی گۆڕ. لە 51 و هەتا 54 ساڵ لە کەرکووک بووین. مام جەلال لە کۆیە بوو پاشان لە هەولێری ژێر خوێند. اینجا هەر جارێکی بەهات وایە بچوو بە بەغدا یان سەردانی کەرکووکی بکردایە ئەوە لای ئێمە هەر لای ئێمەش نەورۆز قەدەغە کرا لە کەرکووک لە شارەکان کە پێم وایە قەدەغە نەکراوە بەس کەرکووک شوێنش حساس بوو بۆ حکوومەتی عێراق. وتی من سایقی ویلێم میگڵتن لە کەرکووک، وتی ئەو وەختە ویلێم میگڵتن دەستگایەکی کولتوری هەبوو، من ئەمریکیەکان دامەزراند بوو کە لە کەرکووک فەتاحەکە ئەمری خوای کرد. دوو کەس بە دهۆڵەوە بە پیرمانەوە هاتن. مشتی ئەمە نەدیوە لا ئێمە دهۆڵ زۆر ناتەنها بۆ شایی و هەڵپەرچەیە. خولیاش من کەوتە سەر موزیک و ئەمانە پاشەوە کاتمە کەرکووک. کەرکووکی نوێ بوو، شاترلوو بوو، بەشێک لە قۆریەوە بزانم وا بوو کە ژیانی خەڵکەکە لەوێ وەکو ژیانی کوردەکان و تورکمانەکان نەبوو. ئەمان کچ و کوڕیان بەیەکەوە چونە دەرەوە، ئەچوون بەیەکەوە سینەما دەستی یەکتریان نەگرت. ئەمە لای ئێمە شتیوان نەبووە. ڕەسوولگەردی و وەڵڵاهی من پێغەمبەر زۆر خۆش دەوێت، زۆر خۆش دەوێت، بەڕام بە خودای کوردی بە ئینگلیزی دەرێت. ڕەسوول کردی لە کوردی بە ئینگلیزی دەرێت. هاتم بۆ کەرکووک ئاوە چیرۆکێکی دوور و درێژە ڕاستێک ئێمە چێ ئێمە خەڵکی دەشتی هەولێرین نەک خودی شاری هەولێریش ئەمە عەشایرین ئێمە. هەنی من هەتا نەچووم بۆ خوێندگای سەرەتایی شاری هەولێرشم نەدی بوو. من خەڵکی گوندێکم لە بەناوی دووگرتکان هەر کە بۆ کەرکووک گەڕۆی زادەی قوشتەپە لە قوشتەپە تۆزێ 23 کیلۆمەتر لا دێ گوندەکەمان لەوەیە. ئەمە هەمووی دەشتی دزەیە هەر لە خواروی هەولێرەوە بگرە هەتا دەگەیە پردێ لەولایە تقریبەن ئەمە دەستە ڕۆژاوایەکە ئێمە هەموو دەشتی دزەیە. ئاغاکانی دزەیە هەموو گوندەکانی ئەوان لێبوون، ئێستەوە نەماوە هەموو هاتوونەتە شار. بەڵام زەمانی ئێمە وا بوو نفوز نووسراوە 36. بەڵام چونکە باوکم من سێمانگام بوومە لە چی دایکم کە باوکم ئەمری خوای کردووە لەبەرەوە 37 یا 36 نووسیوم. بەڵام دایکم خۆی ئێوت نەخێر کە باوکت مرد دوای 3-4 مانگ تۆ پاشی ئەو من تۆ لە چی من بووی دوای 3-4 مانگ ینی ساڵ سوڕابەوە بۆ سەرەتای 37 ینی یان لە مانجی یەک یان بدایەتی مانجی 2 ئەبێ من لە دایک بوو بووم بێبا بووم وەکو دەڵێن. ئیتر وەکوتم ئێمە لە گوندا گەورە بووین و تەنها بۆ خوێندن ئەو ساکە قوتابخانە لە هیچ گوندێکی کوردستانە نەبوو، بەڕاستی زۆر کەم بوو. ئۆتۆمۆبیل و ماشێن و شتیواژ نەبوو، هەر بە سواری وڵاق هاتوچیان نەکرد خەڵک. ئیتر بۆ خوێندن ئاهاتین ئەو 8 مانگەی خوێندن لە هەولێرە بووین. خانوێکیان کە سوکارمان براگەورەکەمان خانوێکی بەکرێ بۆ ئەگرتین بنەوانێکی لەگەڵ ئاناردین پیاوەکو ژنەکە بۆ بنەوانکردن و چێشتێنان پیاوەکەش بۆ بازارکردن و ئاگای لە ئێمە بێ ئاوا بوو. ئەمە ئەجا من بۆ هاتین بۆ کەرکووک ساڵی 48 لە هەموو تێکڕای عەرەب و کورد و هەموو پێکاتەکانی دیکە عێراق دژی معاهدەی پۆرتسماوت بوون کە حکوومەتی ئەو زەمانی عێراق لەگەڵ بریتانیای بەست بوو. پەیمانی پۆرتسماوت شارێکە لە ئینگلتەرا. ئێتر ئەمە بە دڵی حیزبە چەپڕەوەکانی کوردست بەتایبەتی پارتی کۆمونیستی عێراق حیزبی شیوعی عێراقی بەدڵیان نەبوو کە ئەم پەیمانە واژۆ بکرێ لەگەڵ ئینگلیزە. هەستانەوە داوایان لە هەموو شارەکان کردووە. ڕاستەکەی ئەگە ڕاستی دەوێت پارتی کۆمونیستی عێراق زۆر بەهێز بوو ئەو ساکە لە چلەکان دوای حربی عالەمیەی دووەم خۆیان بریتانیا ڕێگا بە حکوومەتی عێراقیان وت تۆزێ ڕێگا بدە بە ئەحزاب شتووە نەبادا ئەتحادی سۆڤیەتی سۆڤێت
کار بکاتە ناوێ ئەم باشتر ئەوەی ئێمە ڕێگەیان بدەینێ ئەجا ئەو ئینگلیزەکان ئەو فکران کردو بۆیە لە دوای یەکەم جەنجی جیهانە تۆز ئازادیەک درا بە خەڵک ئەحزاب دانرا هەم مزەهەراتی ئاشتی خوازانە ئەکرا بەڵام ساڵی 48 کە ئەو پەیمانە لەگەڵ بریتانیا واژۆ کرا بە حسابی پارتی کۆمونیستی عراق شتێکی خراپە دژی یەکێتی سۆڤێتە لەبەرەوە هەموو خەڵکەکەی هانەدا بێنە دەرەوە تەزاحورات و خۆپیشاندان بکەن ئێمەش تەبای گەنج بووین ئێمەشمە تەبای ئەو خەڵکە لە هەموو ڕۆژ لە هەولێر مزەهەرات بوو خۆپیشاندان بوو بڕوخێ استعمار بڕوخێ بەریتانیا بڕوخێ حکوومەتی عێراق بڕوخێ نووری سەعید مەلەکیەت شتەکە زۆر گەورە بوو ئێتر براکانم زۆریان ژیران و بازێکیان هەر ینی تەعزیب کران و ناردیان بە بەغدا و ئێتر برا گەورەکەمان کاک ئەحمەدی کاکم خوافیکە کە بیستی ئەمە خوێندنمان پێ ناکرێ هەموو ڕۆژ دەرمانهێن وەرم مزەهەرات بکەن من خۆم چاکم لە بیرە هەزار ڕەحمەتی لێوێ کاک عەزیز محەممەد لە ماوەیەک بوو بە سەرۆکی پارتی کۆمونیستی عێراق ڕئیسی حزبی شێوە سکرتێری حزبی شێوە عێراقی عەزیز محەممەد خەڵکی دەشتی هەولێر بوو خەڵکی گوێژێک لە گوندەکانی کاک عەزیز من چاکم لە بیرە من مناڵ بووم 10 ساڵ 11 ساڵ بوو بۆ لەو مزاهرانە ملی لە سملی خۆی دادەنا لاقی کردم تۆ سرود و مرود و نیشتیمانی بڵێم ئەو ساکە سرودم ئەوە و دژی استعمار و دژی خۆشم پیانەوتم وا بکەم سوزانم چه مەسەلا بە 18 ساڵی ئێتر برا گەورەکەمان سێری کرد ئێمە خوێندنمان پێتاوە ناکرێەوە هەواوێ وتی باشترین شدەوەیە بیان دەرین بۆ کەرکک لەوێ بە شارخێنەوێ خوێندنەکەمان تەواکەین چونکە کەرکک خۆت زانی کۆمپانیای نەوتی لێبوو ئینگلیزی لێبوو کەرکک جەدیدە نیو کەرکک ئەمانە بوون لە ئینگلیز بەرێ حکوومەتی عێراق ینی دەسەڵاتێکی زۆر بەهێزی لە کەرککدانا بوو کە شتی وا ڕوونەدا لە کەرکک لەبەرەوە هێمنتر بوو و ئاسایشی لێبوو کاکم ئێمەی ساڵی 50 من و کاک سعدی برامی نرد بۆ کەرکک لەوێ خوێندنماتەوە خۆیا بێ ئێستا کێماچی بکە خۆیا بێ ئێستا کێ بۆنی بکە خۆیا بێ ئێستا کێ بگوێنێ و کاڕەمەمکانی هی من بوون دوێنێ خۆزگەم بۆ کەسێکە ئەی گەوزێ کاکەنوێرم چوو بۆ تورکیا دکتۆری کولەی پزیشکی بخوێنێ کاک محسینم چوو بۆ بەغدا کولەی حقوق تەواو بکە من و کاک سعدی مابووین کاک سعدیم 2 ساڵ لەم گەورەترە 2-3 ساڵ لەم گەورەتر بوو ئێتر ئێمەی نرد بۆ کەرکوو 4 ساڵ لە کەرکووماینەوە سارەوی کاک سعدی لەوێ تەواوی کورد ڕۆژ بۆ ئینگلتەرا من 4 ساڵ لەوێ مامەوە ساڵی ئەخیر چوون بۆ بەغدا لە 51 تا 54 55 چوون بۆ بەغدا ئاخر ساڵی خوێندنم لەوێ تەواو کرد لە بەغدا تەواو کرد کە هاتیم بۆ کەرکک شارەزای کەرکوش نەبووین هەولێرمان دیبوو چونکە لەوێ ئیبتیداییمان لەوێ تەواو کردو بەس کەرککمان نەدی بوو بۆ نیسبەت ئێمە شارێکی گەورە بوو ئینگلیزی لێ و شەریکە IPC لێ و نەشمازین لە شوێ خانووەکە بێ خانوێ بکرێ بگرین وڵا چوین خانووەکمان لە گەڕێ گوتیان پرسیارمان کرد پرسیار هەندێک خزم و کەس و برادەرمان هاتچێ کەرکوچیان پێشتر ئەکرد گوتیان لە مسەڵا خانوێکیان بۆ دۆزینەوە لە مسەڵا لەو بەری پردەکە بوو هەر لە پردەکە ئەپڕی پردی هەر یەک پردیشە بوو پردی مەجیدیەنم پێوت پێم وایە چونکە هیچ چاخانی مەجیدێش لێ و ماڵی خانەقا لێ بوو نزیکە و لەمبەر بەڵام کە پەڕیتەوە ئەو بەریتر بازار بوو چاکم لەبیرە دوکانی حەسیب سەرراجی لێ بوو مامۆستا کا حەسیب خوافی پیاوی زۆر باش بوو کورد بوو بەڵام ئەڵێن خۆی بە تورکماندا ئەنا بەڵام کورد بخۆی زۆر جارەوت ناو من بە ئەسڵ کوردی نێمە بەس تورکمانەکەی باشتر بوو لە کوردەکەی ئەو سەرراج بوو زینی و ڕاخشتی وای دەوردەکرد چیفی دەمانچە و خەریتەی تفەنگ و ئەمانەی
بۆ ئاغاکان و ئەو کەسانێک کە پێویستیان پێوایە بۆی ئاغاکانی جێی هەموو زیینی وڵاغەکانیان لای ئەو حەسیب سەرڕاجە خەریتە و چیفی دەماچەوانیان لای ئەو حەزیب سەرڕاجە دروست دەکرد لە کەرکووک دوکانەکەی لێوێ بوو. مەریان لە پشت قاڵاتێ فەریزە دەزادەگاتێ مەریان لە پشت قاڵاتێ فەریزە دەزادەگاتێ لەوەی ماچێکی لێ بکەم جاڵات ئەو دیوانێم دەگاتێ. ئیتر لە مەسەڵا سێ چوار ماینەوە شوێنی زۆر ناخۆش بوو گەڕەکەکەش پێم وایە زیاتر تورکمان بوون نزیک قەڵا بوو زۆر ناخۆش بوو کۆڵانەکەی تەنگ و تاریک بوو ئیتر ئەمە شارەزانە بووین وڵات دوایە سێ چوار مانگ لێوماینەوە هینمان کرد گواسمانەوە چوون بۆ شاترلوو خۆش بوو نزیشی کەرکووکی تازە بوو باشم لەبیرە ئاسیاوێکی لێو پێیان دەگوت ئاسی داژرمان ینی ئاسیاوە کۆنەکە نازانم ئێستم بەدەمە کە ناتوو بۆگرە نازانم ماوە یان نەماوە لە سەرەتای شاترلوو بوو ئێتر هاتین لەوێ خانومان گرت لە شاترلوو لێماینەوە لە پاشان دوسێ خانی کەمان گۆڕی ئیتر لەوێ دەستمان بۆ خوێندێکرد من چوون بۆ من تۆستەی شەرقیە کاک سعدی برام چوو سانەوی چووکە پێشمە بوو ئێتر ئاوا بوو جیاوازێکە ڕاستەکەی نێوان ئەرز و ئاسمان بوو چونکە مسەلا زۆر دواکەوتوو بوو کۆڵانی تەسک و کۆن و پیس خەڵکەکەشی هەر نەخوێندەوار و هین بوون ینی زۆر دواکەوتوو بوون بەڵام شاترلوو وەکو ئەوروپاوا بوو بۆ ئێمە ئەو ساکە کچ و کوڕ کەسیان دەستێکتریان ئەگرت کەس بە مۆدەی ئەڕۆی لە زادا چونکە شەریکەی IPC نزیک بوو ئێمارە ماڵە ئاسووری زۆر لێ بوو ئەوانیش باوچیان گەنجەکانیان لەگە ئێمە بوون لە سانەوی باشم لەبیرە کوڕی چاک بوون سەمخیرۆ و جۆزێ ڕەفیقی تایبەتی خۆم بوون لە سانەوی کەرکووک پێکەوە بووین باوچیشیان لە کۆمپانیای IPC کاریە کرد لەبەرەوە لە چاو کەرکووک و لە چاو گەڕەکەکانی یەکەی کەرکووک شاترلوو وەکو ئەوروپاوە دوێنێ شەوی بینیم لە خاوێ لەسەر جێی بەرمانگە شاوێ خۆم خزاندا سار جێی فێنێک نەمهێشت بەرهەناسەم کاوێ قژی خاوی بالێ داوی ئاڕۆزاوی جەرجەردایدا من هەتا نەهاتووم بۆک نەچووم بۆ کەرکووک هەر حەیرانی گۆرانی و کۆنی کوردی و مەقام و حەیران و لاوک و ئەڵاوەیسی و گۆرانی ئەو جۆرە گۆرانیانەی کە لە ڕادیۆ لێدرایان کە جار و بار خەڵک هاتن لە هەڵپەرچێ و لشتووە لە شایی ئەمانە گۆرانیان نەوت هێشتان پەیوەندیم لەگەڵ گۆرانی ڕۆژاوایی و ئەمانە پێیان نەکرد بوو لە کەرکووک بوو کە یەکەم جار چاوم بە شوێنی وا بکەوێ کە قەوانی ئەنجا ئەو ئاشوریانەی کە ڕەفیقم بوون هەموو قەوانی غەربیان هەبوو ڕۆژاوایی لێنەدا گۆرانی ئەنجا ئینگلیزی وایە ئیسپانی ئیتالی وردە سیرم کردی ئەنێ تەریب لەگەڵ عشقم بۆ گۆرانی کوردی و عشقم کەوتە سەر لە هەمان کاتدا کەوتە سەر گۆرانی ڕۆژاواییش موزیکی ڕۆژاوایی ینی تەریب بێکەوە وەکو شەقامێکی دوولایەنە هەردوو بێکەوە ڕۆشتن لەلایەکە گۆرانی کوردیە ڕەسەنەکان بوو لەلایەشی گۆرانی ڕۆژاوایی بوو وردە ڕەفیقەکانیشم وەکوتم زۆریان ئاشووری بوون ئێتر ئەوە بوو کە وردە ڕۆزاقم کەتە سەر گۆرانی ڕۆژاوایی بۆ پێشم خۆش بوو.
جاران نەبوو ینی نازم لە ماڵام پەیامان نەکرد ستا بازێ ڕەفیقم هەبوون خەڵکی سلێمانی بوون لەوێ دارە ئەدیب و کیسرا ئەدیب خۆ عافیان کە هەردیشە هەردووشیانە ئەمریخوایان کردووە بێکەوە لەگەڵ منا لە متەوەستەی کەرکووک بوون ئەوان پێشتر دیار بوو باوچیان هاتووسێی ڕۆژاوای کردووە یان باوچیان مدیر تەحریر مدیر واریدات بوو لە بەغدا ژیا بوو قەوانی غربیان هەبوو قەوانی غربیان هەبوو بە ئیسپانی بە ئینگلیزی بە ئیتالی بە فەرەنسی منیش لای ئەوان جێم لەو قەوانان ڕاگرت بەڵام نەبوو دوکانێک لێ بکڕم لە پاش 1-2 ساڵ مانەوەمان لە کەرکووک هەزار ڕەحمەتی لێ نایل یاعقوبی برای شامیل یاعقوبی کە شارەوانی ماوەکی دوورودرێ شارەوانی کەرکووک بوو عایلەیەکی محتەرەم بوون یاعقوبیەکانی کەرکووک نائیلیان لەگە کاک سعدی برام لە سیانەوی بوو ئەو دوکانێکی کردەوە هەمووی قەوانی ڕۆژاوایی بوو هینی شەفرۆشت قانون گرامۆفۆن ئەوەی کە بە دەرزی لێدراوە خولایەوە ئەنجا چوون من و کاک سعدی برام هەم هینێکمان لێکڕی گرامەفۆنێکمان لێکڕی کە ئەوساکە قانونیان پێوت هەم قەوانەکانیش ماشتێک تاز دەرچوو باە لای ئەوان لێمانەکری لای کاک نایل پاشە نایل یاعقوبی پێم وایە هێزرەتی کردچوو بۆ ئەستەمبۆل و لە پاشان ئەمریخای کرد فرانک سیناترا و دین مارتین و دۆریزدەی و ئەوانەی کە بیرم مابن کە مەشهور بوون ئەو زەمانە ئەوانە بوون زیاتر بەڵام گۆرانی ڕۆژاوای ئێزگار زۆر بوو ئەمان کڕی و لێمانەدا لە پۆلی یەکیان دوو ئەوانم ناسی کاک دارام ناسی لە هەمان پۆل بوو کە بوو یەکسەر بووین بە ڕەفیقی ژیان بە ژیانی و هاتوچۆی ماڵ یەکتریشمانە کردیمە ئەچوون بۆ ماڵیان فاتمەخانی دایکی خۆعافیکە چێشتی خۆشیە کردو دێوت مەڕۆرەوە هەبێ ئەمڕۆ نیۆڕۆ لەگەر دارا و کەسرا ئەمانە نام بخۆی ئەوانیژە هاتمەوە ماڵەوە پاشان کە چوین هاوینان لە پشووی هاوین ڕۆیشتیم بۆ گوندەکەی خۆمان زۆر لەو کوڕان داراوە و کەسراوانەمان لەگەڵ خۆمان لەگەڵمانە هاتن ئەچوین لە دەشتی قەراجی ڕاوە ئاسک زۆر باو بوو ئەو وەختە براکانم و ئامۆزاکانم ڕاوە ئاسییانە کرد بە سواری وڵاق بە سواری تر ئەمانە دارا هات دەگەڵمانە ئەچوین و دەشتی قەراج یان لە دەشتی هەولێر ماوەیەک لەگەڵ ئێمە ئامانەوە هەزار ڕەحمەتیان لێ بکەسیان لەماوم بەدا 3 کوڕ و 3 کەس بوون و دایک و باوک ئەوەی کە من پێ بزانم لەوانە نەدایکەکان نەکسەکان نەکوڕەکە نەدایک و باوک نەکسەکان نەکوڕەکان کەسیان نەماون ئاخیریان کیسرا بوو هەمووی ئەم ساڵ 6 مانگە لەو پێش ئەمریخوای کرد لە سلێمانی بەڕاستی ئەوەش شتێکی خۆش و نوێژ بووەوە من لە ماڕەکەیان ئەڵێ لە ڕۆژاوا ژیا بوون هەردا کەستۆ ژوورەوە پەیکەرێکی جوانی لە برۆنس دروستکرا و هیژنێکی ڕوود یان پیاوێک یان کچێکیکە یان پێکەری جوان هەمویان دانابوو لەسەر زەکانە دانانی مێزی ناخواردن و ژووری دانیشتنەمانە هەموو شێوەیەکی ڕۆژاوایی قەت لە پێشتر نەمدی بووەمانە بۆیە نازم ئەو زەوقیان لە شوێ هێنا بوو خۆشیان ئایلێکی ئەروستکراتی بوون چکە باپیریان لێک لە پاشاکانی
لە پاشاکانی زمانی عوسمانی بوو باپیرە گەورەیان ئەدیب عەزیز باوکی دارە ناوی دارە ئەدیب عەزیز بێگ عەزیز پاشا بوو شتێکی وا بوو ڕسمی ماوە هەمووی بەجلی تەربوش و ئەمانی زمانی عوسمانی ینی بنماڵەیەکی گەورە بوون ینی خزم و کەسیان هەیە لە سلێمانی بەڵام خۆیان ئەو فامیە بەداخەوە کەسیان نەماوە. چونکە من حەزم لە موزیکە کرد خولیاش من کەوتە سەر موزیک و ئەمانە پاشەوە کاتمە کەرکووک گەڕام گوتیان مامۆستایەکی ئەرمەنی هەیە ئەو ئەتوانێت دەرسی کەمانەرێتەوە وڵات چوون بۆ لای فعلەن ناوە هەفتەی جارێک دوجار چوون بۆ لای دەرسی کەمانی پێوتم تۆزێک فێر بوون لە پاشان یان ئەو نەخۆشکەوت نەما ماشن لەبێر نەما یان خۆم تااقەتم نەبوو تر وازم هێنا کە چوون بۆ تورکیا دووبارە مامۆستایەکەم کرد بۆ ئەوەی کەمان فێر بم ئەوی شەرماوەیەک بوو لە پاشان وازم هێنا ماڵام بار کرد لێ چوونەوەران لێ دەلالایەمی گۆشتێ مەخواردێ لێ بشک و ماران لێ ڕێندێ لێ هەڤالایەمی ئەو برادرانەی کە لە کەرکووک بوون و ئەوانەی کە شخصیاتی کوردی کەرکووک بوون ئەمان ناسین با یەکێک پێتان بڵێم من کەرکووک 51 تا 54 نووری تاڵەبانی لە پاشان بۆ دکتۆر نووری تاڵەبانی ئەو وەختە مناڵ وەکو ئێمە عێرفان تاڵەبانی کاچی بوو برا گەورەی بوو ئەمری خوای کرد غازی تاڵەبانی ئەمری خوای کردووە دارە ئەدیب کیسرا ئەدیبی برایی عەبدوڵڵا کانی مەنج ئەمانە کۆیی بوون زۆریان کۆیی بوون و ڕانیایی بوون هاتن لە کەرکووکیان خۆم وەکو ئێمە نازانم لەوێش مشاکلیان هەبوویان سانەوی نەبووە لەوێ هاتن لەوێ ئەیان خوێند لە کەرکووک ئێتر ئێمە گروپێک بووینەوە دای هەمیشە پێکەوە بووین عەبدوڵڵا کانی مارانی وریا کانی مارانی برای عەبدوڵقادر کانی مارانی ئامۆزایەن مەزەری شێخ سەدری کۆیی پورزای من بوو پورزای باوکی کاک مەسەر ئەم مامی دایکم بوو ئەرجومەندی مەلا سدیق زۆر ڕەفیقم بوو لە ئەوروپا شەر بەیەکەوە بووین ئیبراهیم سابیر مامی سەرباخانی ژنی دکتۆر بەرهەمە خێزانی ئیبراهیم سابیر باقی تەقی عەدنان کاکەیەکانیش هەموو ڕەفیقم بوون عەدنان کاکەی ئیبراهیم کاکەی فازیل کاکەی عەدنان کاکەی کوڕی فەتاحاغای کاکەی بوو خەڵکی فەتاحاغا خاوەنی گوندی هەفتەغار بوون ئەوجاوە بۆتان بژێڕمەوە فەتاحاغا ئەمنە کە لە کەرکووک بووین فەتاحاغا ئەمری خوای کرد ئێمەش لەبەر عەدنان ڕەفیقمان بوو پاسێکمان گرت خوێندکارەکان هەموو پاسێکمان گرت سواربوون بچین بۆ تەعزیەکە بۆ گوندی هەفتەغار ئەزانێ هەفتەغار لە شوێیەوە نیە لەلای ڕێگای کفری و ئەمنەوە وەڵا پاسێکمان پڕ کرد و بچین بۆ تازیە تازیە باوکی عەدنان ئەمری خوای کردووە فەتاحاغای هەفتەغاریان پێوت کاکەی پیاوەکی گەورە بوو ڕێژ عەشیرەت بوو کە گەیشتینە ئەوێ دابەزین دوو کەس بە دهۆڵەوە بە پیرمانەوە هاتن ئێمەش ئەمە نەدیوە لا ئێمە دهۆڵ و زڕنا تەنها بۆ شایی و هەڵپەرچەیە بەڵام لای ئەوان دیارە بۆ لۆ شین و شێوەنیش دهۆڵیان لێ ئەدا و زەرامەکانیشیان هەموو سەری خۆیان لە قوڕێ نابوون مشتی و ئەمانیان لە قوڕیان نابوو لەسەر هینی تەپۆلەکە لە سەری خۆیان نەدا هینیسی تەپڵەکە لەسەر ئاوازی تەپڵەکە لە سەری خۆیان نەدا ئەوانە بە پیرمان و هاتن وەڵای مچیندا چینەوە ئیتر ئەوە یەکەم جار بشتووە ببینم بەڕاستی تازی لای ئێمە وانە بووە لای کاکەیەکان دیارەوا بوو ئەگە پیاوێکی گەورەیان وەفاتی بکردایە کاکەیەکان دەپاشان سعید عەبدوڕەحمان هەویش ڕەفیقم بوو کەریم
ناوی باوچم لێ بیر نەماوە نۆزادی کاکەی حاجی مەحموودی ئەوانە کۆیی بوون بەڵام کەوتبوونە کەرکووک لەوێ نیشان نەبوو اینجا ئازاد مەحموود شەوقی ئەوی خرسلێمانی وەڵام لە کەرکوولکە ڕەفیق مابوو ناوی لە عقوبی ئیبراهیم ئەرزڕوملی کوڕی قەدری ئەرزڕوملی ئەوە خەرچی بە ئەسڵ خەرچی ئەرزڕۆم بوون ئەرزڕۆمی کوردستانی تورکیا بەڵام کەوتبوونە بەغدا لێ قەدری ئەرزڕوملی زۆر دەوڵەمەند بوو سینەمایەکی گەورەی کردووە لە بەغدا هەر بە ناوی سینەمە ئەرزڕۆملی مەشهور بوو هێن لە پاش هاتم بۆ کەرکووک بۆ شەریکەی نەفت و ئەمانە ئیبراهیمی کوڕی ئەم قەدری ئەرزڕوملیە لەگەڵ ئێمە لە سلێمانی لە سانەوی بێکەوە بوو ڕفیقی کاک سعدی بەراشم بوو دوو ئاشووریکە هەمیشە ڕەفیقم هەمیشە پێکەوە بوون سنخیر و یۆحەنا و جۆزێف ناوی باشوم لەبیر نەماوە ئەمیر ئاوچی لە ئاوچیەکان ئەمیر ڕەفیقم نەبوو بەڵام ئاماندی لە کانی لە ڕێگا ئاماندی لە زانم فاروق فەخری عومەرەویش لە سانەوی لەگەڵ من بووە سەبا عوسمان تورکمان بوو دکتۆر مەلەک هەبوو وەلو لە سلێمانی لە کەرکووک بە دکتۆر مەلیک مەشهور بوو چونکە مەلەک و مەلیک هەر وەکو یەک گەنووسرێ بە عەرەبی ناوی پۆل مەلەک بوو دکتۆر پۆل مەلەک ئەوانش لە شاتردوو بوو ماڕیان دکتۆرێکی مەشهور بوو ئەنجا ئەو مەلەکە مەلەک و مەلیک وەکو یەک گەنووسرێ بە عەرەبی خەڵکەکەوان زانی مەلیک دکتۆر لە کەرکووک هەرناوی دکتۆر مەلیک بوو بەڵام نەخێر کوڕەکان ناسی لە پاشان گوتی باوکمان ناوی مەلەکە ئەمانە ئاشووری بوون ئاشووری خەڵکی ورمەیە ڕەزائیە لەوێەوە پاش کە زمانی سمکۆی شکاک مارشەمعون دژی سمکۆ بوو بەداخەوە مارشەمعون سەرۆکی ئاشوورەکان بوو لە ئێران بەگەڵ ڕەزاشا کەوت زدی هین سمکۆی شکاک وەڵا سمکۆی شکاک نردی بیکوش مارشەمعونیان کوشت ئەو بەگەڵ ڕەزاشا کەوتی بوو دژی کورد بۆیە کوشتیان ئیتر ئەوە بوو ئاشوورەکان لە پاشان زۆریان ڕایان کرد هاتنە کوردستانی یان کوردستانی عێراق یان لە بەغدا دانیشتن یان لە حەبانی دانیشتن یەکێک لەو ئایلانە ئەو دکتۆر پۆل مەلەکە بوو ئەنجا ئەویش سێ کچی هەبوو لەگەر دوو کوڕ کوڕەکانیان هەموو لە بەغداد کۆڵێج و کولیەت بەغداد هۆسانەوێکی ئەمریکی بوو ئەوان ئەمریکیەکان دامەزراندە بوو هەمووی فادر بوون هەمووی قەشە بوون دەرزیان نەگوتەوە کە تەواویش دەکرد وەکو شادەی بەکەردێوریەی سانەوی بوو پورزاکانی منیش ئەوانش مەحموود و نەوزاد و فواد و نەوزاد فواد ئەمری خوای کرد بەداخەوە مەحموود و نەوزاد ماون ئەمانەش لە بەغداد کۆڵێج بوون ڕەفاقەت و دۆستاتیان پیا کرد بوو لەگەڵ ئەم کوڕانەی دکتۆر مەلەک ئیتر هاوینان مەسیف سەلاحەدین ئەو ساکە زۆر خۆش بوو شوێنی سیاحەت بوو مەسبەحی لێ بوو ساحەی تێنسی لێ بوو یانی تەسەوور کە ئێستا چیم بۆ مەسیف سەلاحەدین گریانم دێ هەموو بوتە دوکان و شتی ناشرین و جاران 70 ساڵەوە پێش من باسی سەرەتای پەنجەکانەکەم ساحەی تێنسی لێ بوو هەموو ئێواران کچ و کوڕ کچ بۆ بەیانانی کچان بوو ئێوارانی کوڕان بوو مەسبەحش کچ و کوڕ کچەکان بێگانە بانایە بیانی بانایە ئینگلیز ئەمانە لەگە کوڕان مەلەوانیان دەکرد دوو ئوتێلی لێ بوو تێل پیرمەم و لە پاشە تێل سەلاحەدینش کرایەوە یعنی واتە زانی کە لە ئەوروپایت بەڕاستی ئەو سەلاحەدینە اینجا خانوش بۆ کرێ هەبوو هەر کەسێ بوو چوو بایە بۆ هاوینە مانجێک دوومان خانی بەکرێ گرت خانووی خۆش یەک هین ڕیفی خانی ڕیبیوتە ڕیفیان پێوت باخچێکی چوچی جوانی لێبوو ئێواران حەوش مەوشی نەبوو هەموو لە تەنیشێکە بوون قسەیان لەگەڵ یەکترێ کرد ڕاستیەکان وەکو لە ئەوروپا گەڕوبووی بووە بوو ئەتر من لەگەڵ هاوینان ئەو پورزایانم کە باوچیان لە کاتی خۆی ئەحمەد عوسمان یەکەم متەسەڕفی هەولێر بووە لە ساڵی 1924 کە پێشتریش متەسەڕفی سلێمانی بووە
تر کوڕەکانی لەگەڵ ئەم ئاشوریانە دۆستایەتیان هەووی کوردیا بەغدادە هاوینا لەوێ خاونیان بەکرێکرد لە مەسیف سەلاحەدین منش لەگە پورزاکانم ئەچوم لەوێ دوو ماکسیمە گەمامەوە لەوێ ئێواران بوو بە دانس یان لە ماڵی ئەوان ماڵی ئاشوورەکان ماڵی دکتۆر مەلەک کچەکانی دکتۆر مەلەک و کوڕەکانی دکتۆر مەلەک یان لە ماڵی کاک مەحموود و کاک فواد و کاک نەزادی پورزام دانسیان لە کورد مۆسیقایان لێدا و یەکێک لەو کچانە ناوی لەیلا بوو بێلا بچووکترین کچەکانیان بوو سێ کەس بوون بێتی و ئەلیس و لەیلا لەیلا تەمەنی من بوو لە 16 ساڵ بوو ئەتر پورزاکانم دۆستایەتیان دانسیان نەکرد لەگا هینەکان لەگە کچەکانی دکتۆر مەلەک گەورە بوونەوەن بەڵام ئێمە مناڵ بووین سەیری لەلامە کرد حەزم لێ کرد زۆر جوان بوو بەڵام ئەو سەیری ناکردم هەر تەمەشاشی ناکردم ئەوەندەی هەوڵمدا زۆر جاران کە ئەگەڕاینەوە بۆ کەرکووک نیوەڕۆیان مەکتەب کە دەرەچوون لە مەکتەب من و دارا ئەدیب ئەچوین بۆ بەردەی مەکتەبی کچان لەوێ کزیێنە دەرەوە وتین بیان بینین بەشکم شتێک دوو قسە نامەیەک ئەمەیەک وەڵا ئیتر دەرەچوین ئەوان سەیری لەیلامە کردوونان لەیلا هەر ئاوە ڕشێنە دەدامەوە ئیتر ئەوە بوو کە هەر بەو تەمەنەی 16 ساڵیم شعرێکی زۆر جوانم بۆ دانا لەیلا پۆرمەلە کردم بە گۆرانیش لەیلا پۆرمەلە گوینایی چاوم من بۆت نەماوە تۆژینی من لەیلا پۆرمەلە تۆ دڵت پێکاوە بە تۆوە ژیر ساوە تۆی ژینی من بۆت نەماوە شەو بۆت گریاوە زەردا خەناکە هۆی سوتاوە ئەو شعرم بە 16 ساڵی بۆ ئەو لەیلای داناوە ئیتر ساڵ هاتن و ساڵ چوون لە پاشان من چوون بە ئەوروپا ئەوانیش بیستم پرسیارم کردوتیان ئەوانیش نەماون چوون بۆ کەنەدا هیجرەتیان کردو بۆ کەنەدا هێزگاری بنەماڵەی دکتۆر مەلەک ئامادە و میۆ ئەوە یەکێک لەو گۆرانیانە بوو کە لە ماڵی کاک دارای برادرم فێری بووم ئامادە و میۆ ئیسپانیا ئامادۆ ینی خۆشەویستەکەم میۆ من خۆشەویستەکەی من ئامادە و میۆ لەیلا پۆرمەلە بینایی چاوە ئامادە و میۆ love me forever ئەنجا بە ئیسپانی بوو گۆرانیەکە بەڵام لە پاشان بوو بە هەموو زمانیشی دنیا کراوچوو هەتا فەیروز بە عەرەبیشی وتووە منیش ئەوەندە عاشقی ئەو ئاوازە بووم وتم وەڵڵاهی ئەبێ ئەمە بە کوردیش ئەبێ ئەو لەیلا پۆرمەلەکەم بۆ دانا. She went to Montevideo, got a job singing in a nightclub, started divorce proceedings, and met a man. Amor mio, love me forever, and let forever begin tonight. Amor mio, when we're together, I'm in a dream world of sweet delight. تر من کە ئاوازەکانم پێخۆش بوو کە سەریشمە کرد هەر بە زمانێک نییە کە ئاوازێک خۆش دەربچێت بە تایبەتی ڕاستەکەی ئەمریکا ئاوازە هەرە خۆشەکانی ئەمریکا و خودی ئەمریکا ئەمریکایی نین یانەوەتە لە ئیسپانیا وەگرتووە یان لە ئیتالیا وەگرتووە ئەو دوانە تەسیراتی زۆریانە خۆشترین گۆرانی فەرانک سیناترا و دین مارتین و ئەوانەی گۆرانی بێژە مەشهورەکان زۆربەی ئەوانە یان ئیتالیا بە ئەسڵ یان ئیسپانیا کردویانە بە ئینگلیزی لەوێ اینجا منیش بیرم لەوە کردەوە وتم
پاشە ئەم لە ئاوازە خۆشانە ئەو مێلۆدیە خۆشانە لە هەموو زمانێکە هەیە بۆ بە کوردیش نەبێ ئەوە بووکەم بیرم لە کردوتم وڵایە بێ بە کوردیش هەبێ ئەو کوردیم بۆدانە نەکەرەوە لە پاشان چەند ئاوازی دیکەی خۆش کە ئەمزانی بڵاو بۆتەوە بە هەموو دنیادا نەما کە مڵچی وڵاتێک بێ بۆتە مڵچی هەموو کەسێک چونکە بەڕاستی بۆتە ئینتەرناسیۆنال لەبەرەوەی لە باتی ئەوەی هەر ناشناڵ بێ بۆ بە ئینتەرناسیۆنال بۆ بە کۆزمۆپۆلیت ئتر ئەو ئاوازە خۆشانەی ڕۆژاوە کە بڵاو بۆ منیش ئۆفتم ئەبێ ئەوە بە کوردی شەوێ بۆ بە زمانی کەبێ بۆ کوردی دەبێ ئەوە کەرکوب ڕێچکەی ژیانی بە تەواوی گۆڕی بیرکردنەوەم جۆری بیرکردنەوەم کە جاران تەنها لەسەر فۆکلۆری کوردی و ئەمانە ڕۆیشتم بە تەواوی عشقێکی زۆر جوانم زانیم کە ڕاستە گۆرانی کوردی خۆشە ڕاستە موزیکی کوردی خۆشە ڕاستە هەموو شتی کوردی خۆشە بەڵام کورە خۆ دنیا هەر کوردی کوردستان نییە ئەتی عالەمە قابلە وحشی بن هەیە لە ئێمەش خۆشترن خۆر کچی جوان لە کوردستان نییە کچی جوان لە هەموو دنیا هەیە ڕاستە من حەزم لە کچە کووردە بەڵام بخوا کچی واشێ لە دنیا لەوانەیە لە کچی کورد جوانتر بن ئەوە بود بیرکردنەوەم بە تەواوی گۆڕا بیرکردنەوەیکی جاران ناسیۆنالیستم هەبوو هینێکی ئەمجارە ڕەنجێکی کۆزمۆپۆلیتی وەرگرت کۆزمۆپۆلیتێکی نەک بڵێ خۆ بە زلزانین بەس حەزم کرد کە کولتوری کوردی پێویستی هەیە کە تێکەڵ بێ بە کولتوری ڕۆژاوایی ئەو ڕێزکە ڕۆژاوایی وەرگرت کە پاشان چوون بۆ دەرەوەش هەر لە هەمان کار مشتوماڵیشم کرد هەر لەسەر ئەو ڕێزکای ڕۆیشتم و زیاترش مشتوماڵم کرد و ینی ستایلێکی تایبەتی خۆم ئەو ستایلە مەیلە و ڕۆژاوایی هەیە زۆر کەس گلەی لێ کردمەیان لە هێنی کوردی لاداوە من هینی گۆرانی کوردیم تێک نەداوە گۆرانی کوردی خۆی ماوە دەست خۆ دەستکاری ئەوم نەکردو بەڵامتیم با ئەوەش هەبێ ڕسول گەردێ و دڵهای من عمر زۆر خۆش دەوێت زۆر خۆش دەوێت بڕام بە خودای کوردی بە ئینگلیزی دەرێ ڕسول کردی کوردی بە ئینگلیزی دەرێ کە چوون من ئاخر پۆلم پاسم کرد پێشتر پۆلی پێنجی ئەو قتە پێنج بوو سانەوی سیستەمی خوێندن لە عێراقا 4 ساڵەکەم لە کەرکووک تەوا کرد ساڵی پێنجەمین کە ئاخر ساڵە ئەوم لە بەغداتەوە کرد چونکە کەس نما کاکە سادیشم ڕۆژ بۆ ئینگلتەرا بە تەنیا مامەوە چی بکەم لە بەدنیا ئەو وەختە کاکەم حوسێنی کاکەم لە کولی حقوق بوو زەبرا گەورەکانم کاکە ئەحمەدم خوافریکا وتی ڕۆڵ تۆ لە کەرکووک چیەکەی بە تاقیێنە ساڵێکە ماوە بڕۆ بەغدا محسینی برات لەوەیە ئەو ئاخر ساڵی کولی حقوقی تی تۆش ئاخر ساڵی سانەویتە بڕۆ لەوێ تەوایکە وڵای تر چوون بۆ سانەوی و ئەوە زۆر گرنگە سانەوی و متەوەستەی زۆر لێبوو بەڵام باشترین سانەوی لە عێراق لە ئاعدادیە مرکزیەی بەغدا بوو ئاعدادیەی مرکزیە ئەوە هەموو کەسێکیان قبوڵ ناکرد دەگە دەرەجاتی باش نەبووایە وەڵام من چووم پورزایەکم کاک زەید ئەحمەد عوسمان خوافریکا برای ئەو دوو برای کە باسیم کرد لە بەغداد کۆلێژ بوون برا گەورەیان بوو پورزاشم بوو ئەو لەگەڵما هات و دەیناسین و وڵای ئیمتحانێکیان کردم ئیمتحانێکی بچکۆلە زانی عەرەبیەکەم باشە یەکسەر قبوڵیان کردم وەختە مامۆستا ڕەفیق حەلمی لەوێ کاتب بوو لەگەڵ مەعروف خەزنەدار دکتۆر مەعروف هەردووشیان لەوێ ئەو دوو کوردە لەوێ لە ئیدارەی ئاعدادیە مرکزیە لە بەشی ئیداری ئیشانە کاریانە کرد بەو دەشت و شێوانە بووم بە دێوانە بەو دەشت و شێوانە بووم بە دێوانە ئێمە کە وەکو پێشتر باسم کرد لە 51 و هەتا 54 ساڵ لە کەرکووک بووین مام جەلال لە کۆی بوو لە پاشان لە هەولێریژە خوێند جاکە تەواوی کرد چوو بۆ حقوقی بەغدا جا هەر جارێکی بەهات وایە بچوو بە بەغدا یان سەردانی کەرکووکی بکرد بایە ئەبووە لای ئێمە هەر لای ئێمە ژنەوە قەوت لای ئێمە ئەمایەوە ئێتر
ئەشی زانی من دەنگم خۆشە چووکە پێشترش لە 48 ئەمانە چوون بۆ کۆیە لەوێ نەورۆزیان کردبەوە سرود و مرود بووتون لە 48 لەگە مامزەلا بووین بە ڕەفیق ئتر هادووتی لەمە دوا ئێمە هینی زمانی کوردی وەکو کوردەکانی تورکیا ئەبێ بە حروفی لاتینی بنووسین وتم مامزەلا نەزانیم وتم فێر دەکەم وەڵام مامزە لەگەڵما دانیشت یەک بێ سێ دێ ئەمە ئەوەیە هەمووی لاتینی کوردی مامزەلال فێری کردم بەرە مامۆستا ئیبراهیم ئەحمەدی ماڵ لە کەرکووک بوو ئەو وەختە نازەم بۆ لە کەرکوو دانیشت بوو بەڵام من کەم ئەمدی بەڵام چونکە من گەنج بووی مامۆستا گەورە بەنسبەت ئێمە ماری کاکەی حەج مەحموود لەوێ بوون ئەمانە ماری مامۆستا ئیبراهیم مامۆستا کەمە حوسێن سەعید بوو ئەو مدیرمان بوو عەزیز سەبوور بەهایی بوو مامۆستام بوو عەلی حسان حەکیم مامۆستا بوو عابدولهاشمی موسڵاوی بوو مامۆستام بوو قاسم بێگ مدیرمان بوو ماوەیەک تر متەسەرفیش ئەو وەختە لە کەرکووک مستەفا قەرەداخی بوو دوای ڕەشید نێجی بوو دوای حامید فەرەج مدیر شورتە حامید فەرەج بوو ماڕی خانەقا ڕەفیقمان بوون چونکە کاکوون برا گەورەکەمان بات مانایە لەگە شێخ حسێن و کاکە حەمەی خانەقا خۆ عافیانکە شێخ معروف بەرزنجی ئەمانە هەموو پەیوەندیمان هەبوو هەم بە بەرزنجیاتی و کە دایکی منیش بەرزنجیە کۆیە بەرزنجیە کاکە حسێن خانەقا پیاوێکی زۆر زیرەک و عاقڵ و تێگەشت و مسەقەف بوو یعنی ڕاستە سانەوە و مانەوە و ئەمانەی لەوانەیە کولێم لێ نەخوێند بوو بەڵام ئیتڵعات هیچ گازار و هەموو شتێکی ئەزانی دیارە کتێبی زۆرە خوێندەوە کە لەگەری دانیشتی پیاوەڕە حەزێک کرد قسەی جێ لە قسەی ڕابگری بەڕاستی ئەوتەوە بوو هەر جارێکی ئێمە بچوانایە کەرکووگیان ئەو بەهاتوایە بۆ ئەو لێر میێوانی ئێمە بوو دانیشتن قسەی خۆشی بۆ کردنی کاکەم پیاوێکی عاقڵ و پیاوێکی بەڕاستی گەورە بوو مار بەرزنجیم دی بوو لە کەرکووک ئابەن من مناڵبووم ئەو ساکەم تەڵەبەی ینی هەروەها بەبینی ناگەترێت هێتر کاکە حەمەی ئێکە بە خزمەکانیشم هاتنە مەرە کەرکووک بووین کاکە حەمەی دەروێش خاوەنی ئوتێلی شارەزاد بوو لە ڕێی بەغدا ئەویش بە سلێمانی بوو هەر خزمەتی لەگەم ئیبراهیم ئەحمەد هەبوو پێم وایە مامی ئیبراهیم ئەحمەد بووە ئوتێلێکی زۆر خۆشیە بوو دزەیەکان کە هاتنە کەرکووک دائیمەن لەوێ ژووریان لەو ئوتێلە بوو لە ئوتێل شارەزاد دوایێ خوافیکە مامۆستا سدیق بلوچێنی ئەو هەر لە نزیک پردەکەی کەرکووک پردەکەی خاسە لەوێ کۆشتێکی کردبووە بۆ خۆی جەریدەی ئەفرۆشت و چەند کتێبێکی کوردی ئەفرۆشت کۆشتێکی بچکۆلە سدیق بلوچێنی پێم وایە من لە دەرەوە بموتیان شەهیدیان کرد پێم وایە چوار بوو 54 بووە نەورۆز قەدەغە کرا لە کەرکووک لە شارەکان کە پێم وایە قەدەغە نەکراوە بەس کەرکووک شوێنێکی حەساس بوو بۆ حکوومەتی عێراق ئینگلیزی لێبوو لەبەرەوە شەریکەی ئاپیسی لێبوو تۆزێ نانەوێت کەرکووک ینی هینێکی تایبەتی ئاگاداریشی تایبەتیان بۆ کەرکووک لە کەرکووکە کرد ئێتر ئێمەش من شخصی خۆم ناکا کە سعدی برام و ئەو کوردانەی کە لەوێ بوون ئەوەی کە ناوم هێنا هەندێکیان لێرە ئەمانە چوون بۆ لای متەسەرف ئەو زمانە متەسەرفی ئێستا بۆتە محافظ چوون بۆ لای متەسەرف کە ڕەشید نەجیب بوو ڕەشید نەجیب کورد بوو کوردێکی زۆر کورد بوو هەر لە زمانی گەنجی لە ڕۆژنامەی ژینی پیرەمێرد زۆر وتاری نووسیوە وە زۆر کورتپەروەر بووە و کوڕەکانیش هەموو کورتپەروەر بوون چوون بۆ لای ئەوان وەفدێکمان تەشکیل کردو ئەوان بچین بۆ لای برێن بە ڕسمی ئیجازەمان بداتێ مۆڵەتمان بداتێ کە نەورۆزیە بکەینەوەرێ پێوتبوون توی ڕۆڵە بەو خوایە من لە ئێوەم پێ خۆشترە کە و نۆزەر بکرێتەوە نۆرۆز بکرێتەوە
من خۆم جارەهای جاران کە لە سلێمانی بووین جەژنی نەورۆزمان هین کردووە بەڵام نەهێڵ بەغدا نایهێڵێ بەغدا پێی ناخۆشەوە قاگەزی ڕسمیشمان بۆ هاتووە ناتوانم من مۆڵەتام دێم بەڵام ئێوە جەماعەتێک بڕۆم بۆ خۆتان دهۆر زوڕ نابەرن جلی کوردی لەبەرکەن بڕۆن لە دەرەوەی شار بڕۆ لە دەرەوە شار بۆ خۆتان نەورۆزی خۆتان بکەن و منی چاوپۆشی لە یەکەم و ئاگامان لێ نییە بەڵام ناو شار من ناتوانم ئیجازە بەغدا ڕێم ناداتی مەغزەن ڕەشید مەغزەنی خوان ئەمانە هەموو خاوەنەکانیان کورد لە کەرکووک من ژنم هێنا ساڵی هەفتا یەکسەر لە ڤێننا ئەو وەختە هین هەبوو ئاشتی هەبوو لە نێوان حکوومەتی عێراق و سەرکردایەتی شۆڕشی کورد ئیتر چەند کەسێک لە کورد کران بە وەزیر و دانران و ئەنی چەند وەزەفێکیان دانا و منیش دامەزران بە ملحەقی ساحەفی لە باڵۆکسخانەی عێراق لە ڤێننا لێوێ مامەوە تا 1970 هەتا شەڕدەستی پێکردەوە کە شەڕدەستی پێکردەوە ئەمانە ئەو وەزیرانەیە کە لە بەغدا بوونیان ڕۆیشت بوونیان جیران یان هەرچۆن لە شوێن منیش دەرکرام لە سەفارەتەکە دەریان کردم و پەسەپۆرتیان لێ ساحب کردم ناچارم هەستام هیجرەتم کرد بۆ ئینگلتەرا لێ داوای لزوم کرد لە ئینگلتەرا بە مناڵەوە ماڵ و ملاڵەوە ئیتر لەوێ من هینی مۆڵەتی لێخوڕینی ئۆتۆمبیلم هەبوو بەڵام ڕووناخانی هاوسەرم ئەو نەیبوو وتم با بچین ئێمڕۆتێک لە توش وەگرین بەشک و تۆ بتوانانی ئۆتۆمبیل لێخوڕی وڵا شوێنێکمان دۆزیەوە نووسرا بوو فێر دەکەن مەدرسەی سیاقەت و ئەمانە وڵا چونکە دانیشتین پەسپۆرتەکانماندایە ئەمانە دزەیی نووسرا بوو ئاکردێ دزەی گوتی ئاری کورد گوتی ئێوە کوردن گوتمان چۆن زانی گوتی دزەی ئەناسم دزەی کوردن گوتم ئەرە وەڵڵا ڕاستە ئێوەتم بەسە تۆ چۆن ئەمانە ناسی گوتی پا بۆتان ژێڕمەوە گوتی ولیەم ئێگڵتتان بیستووە گوتم ئەرە وەڵا بیستمەوە کتێبی هەیە لەستە کورد و ئەمانەوە گوتی من سایقی ولیەم ئێگڵتن بوو لە کەرکووک وتی ئەو وەختە ولیەم ئێگڵتن دەستگایەکی کولتوری هەبوو ئەمریکیەکان دامەزراندی بوو ولیەم ئێگڵتنان کردبوو بەسەرۆکی ئەو دەستگای کولتوریە بۆ سەحاف و محاف و دعایەوە ئەمانە وتی من سایقی ولیەم ئێگڵتن زۆر جار منی ئەبرد بەهاران ئەیبووم بۆ دەشتی دزەی من سایقی بووم ساقم ئۆتۆمبیلەکەم لێ کوڕ ئەویش لەگەڵ مابوو ئەچوون بۆ لە ئاغرەکانی دزەیی ولیەم ئێگڵتنیان داوت دەکرد ئەچوونە ڕاوە ئاسیانە کرد یان ئێوارەندا دەنیشتن ئیتر بەو بۆنەیەوە من هین ئێوە ئەناسم کە ئێوە دزەین وتم ئەو عایلەیە من دەمێکە پەیوەندیم لەگەڵیان هەیە لە هەولێر و دوگورتان و بۆ کەرکووک بۆ من کەرکووک ڕۆژاوا بوو هەروە مەزانی لە شارێکی ئەتێم بە تایبەتیش ئاشووری ئەمانشی زۆر لێ بوو لە هەولێر کەم هەبوو ڕاستە هین هەیە ینی عەنکاوە بەس عەنکاوە ئەوان هەموو فێرە کوردی بوون بە کوردی قسەیانەکە لە بینی خۆیان بە ئاشووری قسەیانە کرد بەڵام ئەو تێکەڵیەی کە لە کەرکووکە بوو لە نێوان ئاشووریەکان و ئەرمەنی و کورد و تورکمان و عەرەبیشی لێ بوو تر ئەوە وای لێ کردم کە جیهانبینیم بگۆڕێ جیهانبینی تەسک کە تەنها هەر کورد و نەتەوە پەرستی کورد و بوو بە جیهانبینیەکی زیاتر کۆزمۆپۆلیت جیهان گیری هەموو دنیام لە پێش چاو وتم هەر کورد خۆ ملت نییە هەزار ملەتی و وەک کورد لە ناوانی لە کوردیش پێشکەوتوتر هەبێ گۆرانی خۆشتریان هەیە ئەدەبیاتی خۆشتریان هەیە لەوانەیە ژنی جوانتریان هەبێ شاری خۆشتریان هەیە ئیتر
ڕوانینم بەرامبەر بە جیهان لە کەرک و گۆڕا جاران زۆر ستیکتلی کورتپەروەەر و کورتپەرست بووم کوردایەتەکەم هەرما بەڵام قالبێکی ڕەنجێکی جیهانگیریشی وەرگرت پێشم خۆش بوو اینجا دایمەن عەزدەدین مەلا مستەفا پێوتم عەزدەدینی مەلا مستەفا کۆمۆنیست بوو برادرم بوو زۆر دکتۆر عەزدەدین برای فاروقی مەلا مستەفا برا گەورەی بوو ئێوت عومەر گیان تۆ ئافرین زۆر باش کرد جاران لەگەڵ تۆ ئانیشتم شەڕ لەگەڵا کردم من کۆمۆنیست بووم و هینی جیهانگیریم هەبوو تۆ هەر ناسیۆنالیست هەر کورد و کورد لە کورد و کوردستان زیاتری چکە نییە بە کاکە دنیار و کورد و کوردستان نییە گوتی جاگوتی ئێستا دڵم خۆشە بە تۆ کە تۆ وەکو ئێمە لێ هاتووە جیهانگیری لەبەرچاوت شوێنی کوردیە ناسیۆنالیستە دواکەوتووەکە تۆی وتێ قۆریە و مسەلا و ئیمام قاسم و ئەوانەی رێ بوو ئەمانە زۆری کورد و تورکمان بوون و هەر کولتوری کۆنیان هەبوو بەڵام ئەوەی کە جیاوازی هەبوو کەرکووکی نوێ بوو شاترلوو بوو بەشێک لە قۆریەوە بزانم وا بوو کە ژیانی خەڵکەکە لەوێ وەکو ژیانی کوردەکان و تورکمانەکان نەبوو ئەمان کچ و کوڕیان بەیەکەوە چونە دەرەوە ئەچوون بەیەکەوە سینەما دەستێکتریان نەگرت ئەمە لای ئێمە شتیوان نەبووە کچەکان مۆدە بوو عەبا مۆبایان نەبوو کە چوون بۆ کەرکووکی نوێ کەرکووک جەدیدا هین هەبوو مناڵەکانیان هینێک وەکو پێڵاوە بەڵام سەرخی پێوەیە خۆت خولێ ئەڕۆیتەوە وەکو عاربانەیە دوو پێڵاوە لە پێیەکەیت و بەڵام چرخی پێوەیە ئێتر ئەمانە هەموو لە زادەکان بۆ هینانە هینەکەن لە پاشان وەرزدی باکی لێ بوو وەرزدی باک کە مغازەیەک بوو نەماندی بوو لە پاشان لە بەغداش کرابووە وەرزدی باک فەڕەنسیە بە ئەسڵ لە میسر هەبوو مەشهور بووی میسر ئەم شتانە یعنی بەنسبەت ئێمە کە پیاسەوانە کرد لە کەرکووک لە شاترلوو لە نێو کەرکووک وەمە نەزانی کە لە دەروەی وڵاتین کەرکووک نێرە ئەو فەرقی کەرکووکی کۆن و کەرکووکی نوێ بوو ئەرێ یاردکاس لێمانی گیانەکەم بەکناسی حەوڕان وەڵا یاردلاس لێمانی گیانەکەم بەکناسی حەوڕان ئەرێ خۆم لا غاریبی گیان وەڵا ئاوارەوە علی عەسکەری ئەو وەختە نەمدەناسی نا لە پاشان لە سەردەمی پێشمەرگاتی ناسیم هەرێوەڵا بووین بە ڕەفیقی زۆر نزیکیش بەڵام دەرەنگتر سەمانیش پێشمەرگایەتی کا عومەر دەبابەش ئەو وەختە نازانم لەبیر نەماوە بۆچ ئەویش ماڵی هاتووە کەرکووک لەوێ کە ئەویش کۆیی بوو منیش وەکوتم دایکم کۆیی بوو ئێتر لە کاک عومەرە هەمیشە ینی بێکە عەبدوڵڵا کانیمارانی و عومەر دەبابە و ئازاد مەحموود شەوقی و عومەر دەبابە کانیمارانیەکان ئەمانە شەو ڕۆژمان بێکەوە یەکەم وێنەمە کە لە کەرکووک ئاوا بە جلچی برم بە کارەبا گرتبم ئەوە تەمەنم ڕەنگە پۆلی یەکیم تۆستە بوو یەک یان دویم تۆستە بووم لە پاشان تۆزیە ساڵ هنایەوە ساڵ سوورا سۆل گەڕایەوە تر ئەوانەی کەم مسەویرێکی زۆر مەشهور هەبوو ناوەکەیم لەبیر نەماوە کە ڕسمێکی ئەگرت و بۆی گەورە ئەکردی و چەند مانجێک لە جامخانەکەی خۆی دانا بۆ پرۆپاگەندە بۆ خۆی بۆ دیعایە بۆ خۆی ڕسمێکی منیشی لەوێ دانا بوو لە پاشان لای برد تەبعاً ئێتر ئاوا بۆ ئەمانە زۆریان لەوانە لە کەرکووک گیراون لای ئەو فۆتۆگراف چییە کە من
گشتی چلو چه و چی کار چی که قۆناغی کەرکووکم ڕابردووە من هەمیشە وتومە من ئینسانێکی خۆم بە ئینسانێکی ڕۆمانتیک دانێم ئینسانی ڕۆمانتیکیش زۆر کە زەڵێ لە ژیانی ئێستا ناجێ هەمیشە لە ژیانی ڕابردوو ئەژی لە ڕابردوو خۆیانژی فعلا من زۆر داوتی من لە ناو ڕابردووما ئەژیم اینجا بۆیە هەر شوێنێکی کە لە سەردەمی جوانیم لە سەردەمی لاوچاشیم لە سەردەمی خوێندکاریم لێی ژیابم هەمیشە دڵ و دەروون و هۆش و مێشکم ئەگەڕێتەوە بۆ ئەو شوێنە و پڕی چاوم فرمێسکە بێ کەێتەوە بەرچاوم کەرکووک گەشێک بوو لەو شوێنانەی کە من یەکەم جار حەز لە کچێک بکەم هەرچەندە کە و حەزی لە من نەکرد بەڵام هەر خۆش بوو اینجا حەز لێکردنی نائومێدی و بێئومێدی زۆر زۆر تیرتر و قوڵترە لە ئەوەی کە کچێک تۆ خۆش بوێ بە قووەترە بێ ئەگەر ئەو تۆی نەوێ تر ئەو بیرەوەریانەوەی کەرکووکم لە بیر ناکرێت قەت لە بیر ناکرێت بێریا سەوزەی گیای بەهار بووام ئێواران پێش ڕۆژاوە ئەو کچە جوانە بەرخەوانە لەسرم ڕاکشابووە بریا من سروەی بەیان بووام لێوی تۆم فێنک دەکرد بریا من هەوای ئاسمان بووام خۆم بەناو دەمدا دەکرد